بێسێنە مجات بیخەیش سابتێ بکەشتی ترمەی جوێنێ نەچووکە دوای خراپ دەرەچێت. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد قشتنا أوي حالتي خلقينا لقرباني محشر باسي مسلمانان ما نكت باسي تاوان باران وبنح باران ما نشكت كومل يكن دخل مع خزمتي جنابه ايوا باس کرد وتمان اوانەی کە حاڵیان زۆر خراپە. یەکەمیان ئەوەی هەر بە دووبارە و تەسکیرە چونکە ئەمڕۆژ بابەتەکەی ئەمڕۆمان پەیوەستە بە دوێنەوە ئەوەی کە زەکات نادایەکەم وتمان. دووەماتمان ئەوەی دزی ئەکا بە تایبەتی دزی گشتی و بە جەنگ. سێهەمیان وتمان ئەو کەسانن دادپەروەر نین لە نێوانی خێزانەکان بێ لە نێوانی خەڵکە بابێ ئەوانەی کە زانیاری دەژارنەوە ئەوانن کە جیاوازی لە نێوانی خۆشەویستان ئەخەن. شەشەمیان جاسووسی، هەفتەمیان وێنەگر و ئەوانەی کە بەشت دروست دەکەن. هەفتەمیان وتمان ئەو کەسانن کە هاوتا بخوا شەریک قەرار ئەدەن. نۆیەمان وتمان نیعمەتی بڵێن نیعمەتەکان سپاسی ناکەن. دەیەمیانش وتمان درۆکردن دوو لە ڕوو جەنابتان. ئەچینە یانزەهەم داگیرکردنی زەوی. ئەمەش کۆمەڵێترن زۆر جا باسمانش کردووە لەیرەش هاتووە. ئەو کەسانەی کە زەوی داگیرەکەن من سەریقە شبڕن یان ئەیدزن شەرت نییە دیاری یعنی دیاری داگیریکەی بەڵکو دزیکردن شەرەوەگرێتەوە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام من سەریقە شبڕن من الأرض هەر کەسێ بۆ نمونە بیستێک زەوی داگیر بکە یان بیدزێ لە ڕۆژی قیامەتە خوای گەورە ئەیباتە حەوت تەبەقەی زەویدا بە خوار ئەیبا بەناو زەویە ئەیبا و سوڕێدا. من ظەلەمە قەیدی شبرین کەوتویانە یعنی لە بستێک کەمتر کە ئەوەی داگیری بکە خوای پەروەردگار ئەو کەسە عەزابی ئەدا و تۆڵەی لێ ئەسێنێتەوە یان ئەوەیە بەشانوێتی یان ئەوەی باتە حەوتەبەقەی زەویدا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕیوایەتێکی تردا باسی ئەوەمان بۆ دەکا بۆ نمونە هەر پیاوێک هەر کەسێک هەر مرۆڤێک هەر موسڵمانێک هەر کەسێک غەیرە موسڵمان هەر کام نیبە ئیگرێتەوە بستێ لە زەوی بۆ نمونە داگیر بکات ئەوە خوای گەورە چی لێکە؟ خوای گەورە بە زەویدا ئەیباتە خوارەوە. خاڵێکی دوانزەهەم ئەوە یانزە بوو. دوانزە ئەوانەی کە بێ ئاگان لە یادی خوا بێ ئاگان ئەو کەسانەی کەوا یادی خوا ناکەن نەعوذ بالله خوا ناناسن عیبادەت بۆ خوا ناکەن ئەم کەسانەش خراپن لەو ڕۆژەدا. چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام نەک ئەوانەی کە هەر یادی خوا ناکەن و خوا ناناسن بەڵکو فەرمیە وما من رجل يمشي طريقا هەر کەسێک بە ڕێگایەکا بچێ فلم يذكر الله عز وجل ذكر یاد نەکا بەو ڕێگایە بەو شوێنە هەستێ دانیشێ ڕێبکە ذكر و یادی خوا نەکا ئیلا چێ بێ ئیلا كان عليه تەلی یان حەسرەتەن لە ڕیوایەتێکی ترە وتراوە ئەبێتە حەسرەت بۆی ئەبێتە نەدامەت پەشیمانی ڕێژێ لە قیامەتە کە لەو کات و ساتەدا ناوی خوای نەهێناوە یادی خوای نەکردو. ئێستا ئێمە چینە دوو لە ڕوو جەنابتان سرنجتان ڕاکێشن بۆ شتێک یەکێ لە ذکرەکان کە کاتێ چینە سەر ئاو ئەڵێن چی اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث. ئێتە چوویتە سەر ئاو دوو لە ڕوو جەنابتانەوە شەمان بینێ ناو سەر ئاوە نابێ قسە بکەی نابێ ئایەت و حەدیث و شتت پێ بێ نابێ بیتە سەر ئاو هیچ ناڵێ تا سەر ئاوتەوە هاتیتە دەرەوە یەک وشە ئەڵێ غوفرانەکە خوا لێم خۆش بوو قەینا سەر ئاو
خوا لێ خۆشبوون ئەمە چی ڕەبتێکا بە یەکەوە؟ خۆ تو کارێ چیت کردە تا بڵێ خوا لێم خۆش بوو؟ وانییە خۆ نوێژت نەکردە. بەڵام هۆکارەکە چییە؟ عولەمایانە فەرمون ئەو زیکرە بەس بۆ دانراوە کە چەند دەقەیە لەسەر ئاو بیتە نەتوانێ ناو خوا بێری لەو شوێنە، چونکە حرامە لێت ئەو شوێنە. هاتیتەوە خوایە داوای لێبوور نەکەم چەند دەقەیەک لە شوێنێکی خراپ شوێنێک بۆم نەمتوانی ذاتی ناوی تۆ بێنم. ئەو زیکرە بەس لەبەرەوە دانراوە. حیکمەتی زیکرەکە ئەوەیە کە تۆ لەو شوێنە ناتوانی. بۆ ئەم شوێنەکانی تش ئەبێتە حەسرت لەسەرت، نەدامەتە کێشی ئەگەر زیکر و یادی خوا نەکەی. لە هەر کوێ بووی سوبحانەڵڵاه بکە، حەمدولیلاه بکە، الله ئەکبەر بکە، لا ئیلاهە ئیلەڵڵاه بکە، بسم الله بکە. ئیتر هەر زیکرێ هەڵەستێ پایە ئەڵڵاه بسم الله ئەنێتی خۆت ئەچی بە ڕێگایە دوعاکان بکە. ئەو زیکران جوانانە هەمووی لە بەرکەی چاک، ئەگە بە عەرەبیش نەبوو بە کوردی. سیانزەهەم ئەوانەی کە خۆیان بەری ئەکەن لە مناڵەکانیان، ئەمانش کۆمەڵێکی تر، ئەوانەی کە خۆیان بەری ئەکەن لە مناڵەکانیان. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێ لە ڕۆژی قیامەتە خۆی بەریکە لە مناڵ کە باوک و دایکە، ئەوە خوای گەورە لە دنیادا و لە قیامەتشدا خوای گەورە ئابروویە بە، واتە فەسحی ئەکا لە قیامەت بزات و لە دنیاشدا. ئەوانەی کە خۆیان ناکەنە خاوەنی منداڵەکانیان، یا منداڵیان هەیە ئێستا هەیە زۆر نەکبەتی زۆرمان هەیە لەم بابەتە، نەک ئەوەی کە کوڕ خۆی نییە و دوای هەیە ژنی هێناوە ژنەکەی تەلاقەدا حەقشی نییە بەسەر مناڵەکانەوە، کە ئەنەما مناڵ ئەو نییە، ژنێتر تێرێ و بەرەڵایەکە و ژن و ئەوە هیچ بەسەی مناڵەکان. خۆ ئەو مناڵان مافی ماوە با دایکی تەلاق دراوە بێ لای تۆ، مافی لەسەر تۆ هەیەوە پیاوە. ئەگە حەق و جوانی نەدەی شم لە تەماکە، چونکە ئەو مناڵانە لە تۆن. ئەبێ زوڵمی لە مناڵەکان نەکەی، چونکە مناڵەکان بێتاوانن. ئەگەر تاوانەکە لە دایکەکە بێت تاوانەکەش لە تۆیە، ئەگەر لە دایکەکەش بێ لە تۆ نەبێ، هەر مناڵەکان بێتاوانن. چونکە لە بینی ژن و پیا و بۆیە شەرعەڵێ هەتا ئەکرێ با تەلاق ڕوو نەدا، چونکە ئەو مناڵانە نەفوتێ، چونکە سیلەی ڕەحم نەبڕێ. ئەمانە هۆکارن بۆیە. ئەمەش خاڵێکی تر لەو خاڵانەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ پێمان ئەوانەیە کە خۆیان تەبەڕعەکەن لە مناڵەکانیان. خاڵێکی تر ئەوەیە کە ڕیابازی بۆ سمعەت بۆ ناو، ئەمش خەتەرە ئیمانداران، بۆ سمعەت بۆ ناو ڕیابازی شتە خەیریەکان لەبەر خاتر ئەمە بکەی. ما من عبد يقوم في الدنيا مقام السمع والرياء إلا سمع الله به على رؤوس الخلائق. يعني فرمي الرواية كتراتها بعمله سمع الله به مسامع خلائق يوم القيامة. واتا اوانيك تشاوري بعداشتي خلق بيان بلي باشتان كر چاكتان كر دست خوش بي، اما پیاوێکی چاکە بەخشێن، پیاوێکی باشە نوێژەکان، پیاوێکی باشە حەجەکان، پیاوێکی باشە عەمرەکە، سەدەقەکە، خێرەکە، ئیتر والحاصل هەمووی ئەمانە ئەگرێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەمانە لە دنیادا کە بۆ تەمای ئەمەن ئەو کارە ئابروویان دەبات و لە ڕۆژی قیامەتیشدا ئەم کەسانە ئەو کەسانن کە ئەو ڕیابازیە وایان لێ دەکات خوای گەورە فەسحیان بکە. هەرچیت کرد بۆ خوا بیکە. خەڵک هەرچیەڵێ ناڵێ کەیفی خۆیت. خەڵک قەت لە تۆ ڕازی نابێ، قەت ئەو قورئانە بکە بەرێت، وەک ئەو قورئانە ڕێ بکە لە 100% خەڵک ڕازن. خەڵکی هەرێ حەسکی دەتر و دەست خۆی نییە، حەز ناکات تو لەو پیاوتر بیت، بیادەبینە لە خزمەتە. خەڵک هەیە بۆ نمونە بێژێ لە حەسوودی خەڵکەیە، هەر ئەنواع خەڵکەیە ئیماندارن. ئەگە گەرەکتە خەڵک ڕازی بێ، خەڵک ڕازی نابێ. هەر چۆن چاک بکەی هەوو ڕخ ناگری. ئێستا خەڵکێکمانەیە بەس ڕخ نەگرە، هەموو شتێ بکە ئیلا میوێکی تیا دۆزێتەوە. من چونکە خۆی گەڕێ بە دوای عیبە، ئیتر عیبە دۆزێتەوە. ئێستا من ئەگە بگەڕێم لە تۆ عیب دۆزمەوە، هەرەی دۆزمەوە، چونکە بەندە مرۆڤ چونکە ئێمە بەشەرین، کە بەشەرینیش عیب و عارمانشەیە. خۆ مەلایکە نینە تا عیبمان نەبێ.
بۆی ئەم شتانە ئیماندارن چاوەڕێی خەڵکەی بۆی خەڵک بێت پێ باشە و چاکە ئەم شتانە بەخوا ئەوەیش داتت نادا چونکە لە قیامەت خوای گەورەت نادێت بۆ لای ئەو کەسە. ئەمجا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێک خواردنێ بخوات لەسەر حەسابی کەسێک بەس بە ناحەقە بە زۆر کابرایەک دێنی نانی ماڵەکەی خۆی خواردنێکی خۆی ئیتر بە زۆر بە زۆرەکەی زۆرە ملێ کە زۆرە ملێ بێەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ناحەقی بخوا ئەڵێ لە ڕۆژی قیامەتە خوای گەورە خواردنی ئاگرینی پێدا خواردنی ئاگرینی پێدا لە باتی ئەوە. خاڵێکی تر ئیماندارن ئەو کەسانەی کە سوالەکەن پێویستیان بە سوال نییە ئەمەش قەتەرە ئەمڕۆ خوا پەنامان بدە خەڵک زۆرە ئەمڕۆ خەڵک زۆر سوالەکە بەڵام سوالەکەی نەوعێک ترە شێوازێکی ترە ئیماندارە دینداریە سوالەکەی بۆ خوابوونە بە ناوەی دین و سوالەکە خەتەرە هەر کەسێک سوال کە مستحق نەبێ خۆی زانێ ئیسە من نەزانم تۆ زانی بیشتمان نەزانی کێ مستحق خۆمان چاکە ناسن ئەگەر داوا بکەیت و مستحق نەبی لە ڕۆژی قیامەتا پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێ ئەمە بکە ئەم کارە بکە پێویستی پێی نەبێ ئەم کارە ئەوە برین و چاودڕی بێژن دەم چاودڕین و چاوێن لە ڕۆژی قیامەتە هەمووی شەق بوو. پێغەمبەری خوا فەرمی شەق بووە لێ کە خەڵکە پرسێ ئەمانە چین ئەڵێ ئەمانەوە کەسانە بوون عیبیان نەبوو سوالان هیچیان نقصان نەبوو یان نقصانیان بوو کەم بەڵام هەر حەزیانەکە دەستپان کەنەوە لە خەڵک ئەمە ئەو کەسانن خوا عوقبەیان نەدا لە ڕۆژی قیامەتە دەمچاوێن ئەڕێنێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ چا پێویستت بە 50 درەم بێ یان نرخەکەی ئاڵتۆن بێ یعنی با کەمش ئی بۆ وابین یعنی هەموو شتێک خەڵکێکە ئێستا لێ قەوماوە فەقیرە نەخۆشی لە ماڵە پێویستی بە عەمەلیاتە وەڵا برا ئەمە مستحق هەموو موسڵمانە یارمەتی دەن کەسێکمانەیە فەقیرە هیچی نییە ساڵێک دێوە ڕوانە خانەیە کرێ چییە بەس زمانە قەرزارە بەس زمانە نەخۆشیە لێ قەومیە وەڵا برا ئەمە حەق واجبە لەسەر هەموو موسڵمان یارمەتی دەن زەعیفەمانەیە کەسی نییە بێ کەس نییە ئیشی بۆ بکە دووسێ زەعیفە کەوتون بەس زمانێ لێ ئەمە وەڵا حەق وایە بەش ساڵێکی بدەیت ئەمانە گەشتی حەقە بەش ساڵ بدەیت بەس کاکە من 100,000 دینار قەرزارم تخوا عیب نییە من 50 ماڵ بکتم بۆ 100,000 بۆ ملیۆنێ بۆ 2 ملیۆن پورە بۆ 3 ملیۆن کەیسیە کەینە مانگی کاکە مانگانە 100,000 لەو موچەت بخەولا واگاتە هەیە کاکە الحەمدوللا شکر بخوا تۆ ماڵتەیە لە خانی کریانیت قەرزار نیت مناڵت نوقسان نییە قەیچەکە 2 ملیۆنی قەرزاری دەبا قەرزار بی خۆ دوای دنیا نییە تو گەرێکتە وەک پاشا بژی یان وەک مەلیک بژی هێ خەڵکەیە لە تو داماوتر نەکبەتر بۆیە ئەمانە فەرقی ئیمانداران ئەبێ زۆر وریابین لەمە ئەمجا عزەتی نەفس کوا عزەتی نەفس باو باپیری ئێمە جاران بەچی ئاژێن کورن نانی وشک لەگەڵ پیاز و لەگەڵ تورایی خوارد ئامادە نەبوو دەستپان کاتەوە لە خەڵک ئێستا کاکە سێرەکەی ئەو خەڵکە دەستی داوەتە ئەمە احترامە ینی بۆ جەنابتان ناوێری ینی ناترسی گەرێکتە خێرێ بکەی لە برایەک داوای شتێ بکەی بیدەیتە کەسی ئەیدەی بەیان ڕووزەر دەبی سەرەکەی وا دەرناچێ ئەتێت خۆیە کوژێنێتەوە ئەیتر ئەوەنە بەزەیت پیادێژی ئێستا من نەیدەمەی لە برسامرێ کاتی دەیتە دوای بۆ دەرەکەوی وەرە خۆمەوانە ڕووزەردی ئەو کەسە شەبی وا دایە پێ دۆست زمانە کە تۆ داوت کردو بیدەیتە کەسێکی تر بۆی شتەکان بۆی ئێمە فرەت خەڵک تەشجیع نەکەین مسڵمانە فرە خەڵک تەشجیع مەکەن پارەی بدەنێ من لەگەڵ ئەوام گەیمەتە قەنەعاتێ ملیۆنی قەرزارە بڵێ بڕۆی شێ بکە باشترە ئینشاءڵڵا خوای گەورە یارمەتیت دا من بۆی بدەمەوە تو بیدەمەوە خوا ساڵێتر تێ بداوای 2 ملیۆنەکە بەخوا ساڵێتر داوای 3 من لامە بە بەڵگە لامە بەگشتی لامە بەخوا عایلەی وایە کاسبی ناکە لە ڕەمەزان بۆ ڕەمەزان پارە کۆ کاتەوە بەخوا گەنجی وایە ملی ئەمەنە قەویە کاسبی ناکە زەکات وەرەگری ئەنواع ئەشکاڵێ بۆ ئێمە خەتایەکەی لە 150 خۆمانین چونکە ئێمە خەڵکمان فێر کرد هەر کێ بێدێنێ دڵی مەشکێنە چی دڵ مەشکێنە پێغەمبەری خوا کابراتە خزمەتی وتەی پێغەمبەری خوا هیچم نییە
نەویت بڕۆن لە بەیتمال بێرن دەی بکەنە بەردەمی با بخوا خۆنیان بیدەنێ پڕ ریفانی بکەن پێغەمبەری خوا وتی هیچت نییە لە ماڵ وتی نا وتی درعت هەیە وتی یەک درعی وتی ڕۆبی تێرە وتی فرۆشتی بۆی دایە 2 درهم وتی ئا درەمێ بکە مەسروف درەمێکی کاکە بیدە نیوەی بدە حەبل و نیمەی بدە پاچێ بچۆ بەسەر ئەو شاخە کاکە دار بوو ڕۆ بێرۆ بیفرۆشە بڕۆ کاسبیکە نەویت بێ لای منە دانشەوە خۆت وەک فندق هەموو ڕەمەزانیان پارە وەک کۆکەبوو ئێستا ئێمە خەڵکمان وا لێ کردووە گشتمان خەڵک گشتی بۆ خۆی دانیشتووە پشتی داوەتەوە فڵان فڵان یارمەتیمەدا ئەوە خێر ڕەمەزان هاتەوە ئەم ساڵی بخۆم بڕێ پارە کۆکەمە ئەمە بگەڕێن 100 بزان وایە وانی ئەگەر وایە وەڵاهی برا هەمومان حەقە 100 یارمەتی بدەین بەس ئەگە وانە بێت تاکید بکەین لەوە لەسەرەوە خاڵێکی تر ئیمانداران بازرگانی ئەوانەی بازرگانن بەڵام دوو لە ڕۆژ جەنابتان درۆ ئەکەن لە بازرگانەکەی پێغەمبەری خوا فەرمێ إن التاجر يبعثون يوم القيامة فجارا إلا من اتقي الله وبر وصدق واتا بازرگان كان تاجر كان لروج قيامتها لقل فاجر كان تاوانبار وگنحبار كان إلا أو كسانك لخواترز بن إلا أو كسانك چي رازقوبن وچاك كاربن أمانة بن لوانين بس أقل لو كيتر بن خواب بنامان دا خرابن حفدة قيشتناوي لباسي شهرة يعني كجلو بريا بكتبر لناو خلق عشاز بي أماش خرابة چونك بيغمري خواه فرمي عليه الصلاة والسلام هل كسيك لدنيا دا بجلو برقاكي گران بهابي وبنازي سخلقيا جلو برقا كاتا بري بايسي وچوار ورقيا فقري بيوكا أو زور فترة لناو خلقا چونك بيغمري خواه فرمي هر كسي وابو أما يكر بو في الزلي بو كبر تكبري طبعا فيها كاما پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام لە ڕۆژی دوایە بەرگینیەکی زەلیلی دەکەنە بەری بەڵام بەرگی ئاسنی دۆزەخ خوا پەنامەدا ئەمەش باجەکەیەتی چونکە لە دنیا فەخریە کرد پێوە بە فەخر و ڕێیە کرد و بە فەخر و کەجول و بەرگێکا لە بەریا و بە تایبەتی ئەمە لە کوڕە گەورەکان و لە شتی قەڵەباڵ و وڵات و ئەم شتانە بینی ئەمە عەقیبەتەکەی ئەمەیە لە دوایە خاڵێکی تر هەژدەم غەدر ئەوانەی کە غەدریان بۆ نمونە غەدر لێکراوەکان پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کەسانە لەو کاتەدا کە خوای گەورەیە کەمینەکان و کۆتاییەکان کۆ دەکاتەوە ئەو کەسانە ئەیێنێ کە چی غەدریان لێکراوە یعنی غەدرەکەن لەو کەسانەی کە لەژێر دەستیانەیە لەژێر غەدر لێکراوەکەن بوون و ئاڵایەکیان هەیە ئاڵاکەیان ئەوانەی کە غەدریان لێکراوە ئەو ئاڵایە هەڵدەدەن فڵانی کوڕی فڵان ئاگادار بن غەدری کردووە لە فڵانی کوڕی فڵان ئاوایە تەسەوورکەن ئەوەی یەکی ئەکوژێ ئەزان حاڵەتی چیە لە قیامەت ئەو کەزەی وا کوژراوە بە دەستیەوە دەستیا لە گردنیا و ڕایەکەشە بۆ مەحشەر شکایەتی خوا ئەکاژە خوایە ئەمە منی کوشت ئاوایە هەر کەسێ بە غەدرێ بکا لە کەسێک دەستی گردەوە بردێتی خوایە ئەمە غەدری لێ کردوم بێکەس بوو لە دنیادا ئەو بە قووەت بوو منی چم نەبوو هەمووی لە ساحی مەحشەر ئاوایە ئەمجا خوای گەورەش خەڵکینە هەمووتان بزانن ئەژە ئەوەلین وەلاخرین هەمووی ئەمە فڵان کەسە بە دەستی فڵان کەس کوژراوە ئەمە فڵان کەسە بە دەستی فڵان کەس غەدری لێ کردووە دزی لێ کردووە ئەرزی دایی کردووە تعدای لێ کردووە ئیتر گشتی ڕوونەکەنەوە لە ڕۆژی قیامەت خوا پەنامان بدە خاڵێکی تر باسمان کردە لە شەوانە ڕوو تفکردن لە ڕووی قیبلە نەکرێ باشە بەس نەزانێ هیچی لەسەر نییە بەس کە زانیت ڕوومەکە لە قیبلە و تف بکەی ئەوش خراپە طبعا ئەوش بە عنقەس ئەگەر تفکە ئەوە خراپە بەڵام کە زانیت مەیکە ئەگەر بەردەوام بیت خراپە ئەوش یەکێک لەوانەیە خاڵێکی ترمانەیە ئەو ئافرەتانەی شین و هاوار و ناڵە ئەکەن لە کاتی خۆشەویستیان ئەمرێ خێزانتان کچەکانتان ئاگادارکەنەوە لەو کاتە خۆیان بگرن چونکە خوا حەزی لەم ڕەفتارە نییە
ئەی وەڵا چی بکەین باوکمان مردەی کەمی هاواری بۆ نەکەین دوای عیب بێژن باوکی مرد هیچیان نەکردبووی تۆ عیبی خوا یعنی تۆ لە خوا ناترسی لە عیبی خەڵکە ترسی ئەمڕۆ گشتی خەڵکە بەخوا بۆ خەڵکە بەخوا خەڵک وایە خواخوایەتی باوکی بمرێ خواخوای مردەکەی بەس لە کۆڕێ بێ حتا ها لە دنیا خزمەتی ناکا ناچێ بۆ لای کورە بە قسەی ناکا ئیهمالی کردووە مرد ئەوێتە ئەولیای خوا بۆ باوک دایکی بۆ ڕیا بۆ سمعەت خۆت خۆ نییە یان هەیە لە ماڵۆ کاکە کچ و کوڕ خزمەت ئەو باوک و دایکە ناکا کە مرد ئیتر دەچەکەنە گریانی تیمساحی کەوایە بۆ خوا بۆ خەڵکە هیچ نییە ئەمانە خەتەرە چونکە شەرع پێمان دەڵێ ئەمانە مەکەن بە تایبەتی چینی ئافرەت عینادن زۆر عینادن نەکبەتە نەرەیکەنش هەزاننش بەس حەن نەکبەتن و عینادن هەر خۆیان گونەحبارەکەن لە خود خوڕایی بۆیە ئەبێ پێیان بڵێن زۆر جار تیکراری کەینەوە زۆر جار بیخەینە وریا بن من سبەینێ مردم هیچ نەکەن ها گردنتان ئازا ناکەم عوباڵم لە ملتان ئەگەر هاوار بکەن ئەگەر سێندڕینە سەر قژین هاور نەخوارەوەی ئەمانە مەکەن بوو قەینا من ڕازیم هەرچی ئەڵێ خەڵک با بڵێ بەس یۆ خۆتان گونەحبار مەکەن و منش گونەحبار مەکەن ئەفەرمێ پێغەمبەری خوا ئەوانە تەوبە نەکەن پێشەوەی بمرن ئەبێ ئەو کەسانە کە قیدی سوتاو بۆ نمونە لە ئاگری دۆزەخ ئەکەنە سەر و جانانە ئەمە عقابەکەیانە خاڵی کۆتاییمان ئەوانن ئەو کەسانن هەوڵ ئەدەن بۆ نمونە بۆ خۆشکردنی ئاگری ئاژاوە دوو کەس کێشەیە کۆتەتە بینێن ئەمان خۆشێکن قسە لەو بەیناکەن بۆی چی ئاگری دەن دوو کەسە دوو ماڵە دوو گەڕەکە دوو شارە دوو عەشرەتە دوو قەبیلەیە دوو ملەتە دوو وڵاتە ئەیتر هەتار ئەمانەش یەکێ لەو کەسانن چونکە پێغەمبەری خوا فەرمێ وەیل للعەرەب وەیل بۆ عەرەب من شەڕ قەد اقترب فتنة عمياء صماء وبكمياء القاعد فيها خير من القائم والقائم فيها خير من الماشي والماشي فيها خير من الساعي والويل للساعي فيها يوم القيامة هاوار بو عرب وبو أو كساني كفتنة بلاو أكنوا ولنيواني چاكا كانا زياتر پري بيادا أم جا پیغمبری خواه فرمي كاتي فتنة بلاو بو مرون بناو فتنك عايستايم رواية دوك الشركة عجتي باب رمزان چي وزعك يتوبو روي ها پیغمبری خواه جا مرون چي فرمي دوك الشركة باب رمزان اخبار چي يتر الرواية يوتا محل سياسي لوي هين فيسبوك يكاتا ويتر قرمي يكا نازان انك بتا ليلة وتوشي ام عقابها تو ام حديثة ام خلقا قريتو يساقشتي واقر خوشك كان لبين خلقا تبا تايبتي تركم الله يتكا اي كان هرايك الله يا اخوي دوايش تيركي هيش نية لو سرشودة شيء اصلي ني ايشا كواج نبو شوكا بلا كان پیغمبر خواه فرمي عليه الصلاة والسلام القاعد اوي دانشتوا لو باشترى ببيوية كاتا فتنة بلاو بيتو يعني دانش اغاي ببيو دانش ام جاء فرمي اوي ببيوية لوي باشترى چيه كأرواح ام جاء پیغمبر خواه فرمي عليه الصلاة والسلام اويش يبونو منا أرواح والماشي فيها خير من الساعي وهتا اوي باشترى كأچيت ناوي شكو اولي ناوي شكشايا او تخراب ترين كسيانة للروجي قيامته حتى ان يزق بيتو خراب بي بو فتنة مروات انا بأمرو مسلمانا زور شت هي خود كركا خود بك كر ها وتي انا ويا چي بو اوا لقى خلقه وا باشا چوكا بو هيچ من بتمنى ام قضينتم حج بو دنيا وقيامتم باشني چوكا پیغمبري خواه فرمي عليه الصلاة والسلام خوتان كچي بكن افرمي كاتي فتنة هات خوتان چاوتان داخل يوتان بگرن و ولقل اوش دا او فتنة خوتان دور كنو لي امانا بوي دور بن لي استا كسيك دور دست بي لو باشتر كسيك لناو فتنة كان بي فرقي زور چند خوي رحمان بك عاقبة خير من كالش من ساق باتوا ومسلمان كان بيزدان ابو بيستويك تقريبا اما انا حالتي او كسان كالقيامتا ام كسان خرابن
خی گەورە عیبادە و تاعاتمان لێ قبوڵ کە ڕەحمان پێ بکە، خی گەورە لێمان ڕازی بێ. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.